هەڵبژاردنەکانی ئەمریکا کۆتایی هات لە کاتێکدا هێشتا کۆڤید هەر بەردەوامە، بەڵام هەردوو لەو کێشانن کە بەردەوامن لە دابەشکردنی کۆمەڵگای ئەمریکادا. خێزانی کێڤین مەکمۆڵین لە ساڵی 2016ەوە کە کێڤین دەنگی بە هیلاری کلینتۆنی دموکرات داوە زۆر قسەی لەگەڵ ناکەن، زۆر جار گفتوگۆکانی نێوانیان بە شەڕ کۆتایی پێدێ. مەکمۆڵین لە پێنسڵڤانیا لەدایک بووە، ئەو 15 ساڵ پێش ئێستا دەچێتە شاری نیویۆرک و لەوێ نیشتەجێ دەبێ. ئەم ڕۆژانە بەدەگمەن جار جار سەردانی ماڵەوە دەکا. من تەنیا سەیری CNN ناکەم، بوەستە من هەروەها سەیری فاکس نیوز دەکەم، تەنها بۆ زانیاریت. لیۆ بۆفبۆرد و یاکوڤ برای زیاتر لە 40 ساڵ بەر لە ئیستا لە ڕووسیاوە هاتوونەتە ئەمریکا. کاتێک گەیشتن جیمی کارتر سەرۆک بووە. ئەوان دەنگیان بە ڕۆناڵد ڕیگان و دواتریش بە کاندیدەکانی دیکەی سەرۆکایەتی کۆماریەکان داوە. بەڵام دوای جۆرج دەبڵیۆ بوش لیۆ بۆفبۆرد دەنگی بە دیموکراتەکان داوە و بەم بۆ نەشەوە پەیوەندی لەگەڵ خێزانەکەی تێک دەچێت. من قسە لەگەڵ خوشکەکەم ناکەم، لەگەڵ هاوڕێیەکی خۆم دوای 25 ساڵ هاوڕێیەتی قسە ناکەم. ئەمە زۆر ناخۆشە. پەرەسەندنی جەمسەرگیری لە ئەمریکادا دیاردەیەکی نوێ نییە، بەڵام پێدەچێت تۆڕە کۆمەڵایەتیەکان ناکۆکیەکانیان زیاتر قوڵتر کردبێتەوە و هاوڕێیەتیەکانیشیان تێکدا بێ. من خۆم بە تایبەتی لە ساڵی 2008ەوە بۆ 2016 تەنانەت ئەم ساڵیش چی دیکە سەرنجی پۆستی خەڵک نادەم. سوشێڤ نووسەری کتێبێکە بە ناوی شەرمی نەتەوە پەتای جیهانی ڕقوکینەی ئۆنلاین. ئەو دەڵێت کاتێک ئەستەمە لەسەر بابەتێک لەگەڵ کەسێکدا ڕێکەوین، باشترین کار ئەوەیە سەیری پۆستەکانی ئەو کەسە نەکەین. ڕق و دووبارەکیەکان شتێکی تەندروست نییە بۆ کەس. سەرنجڕاکێش ئەوەیە کە بە گوێرەی لێکۆڵینەوەی پەیمانگای توێژینەوەی ئاینی گشتی ئەوانەی پشتگیری دموکراتەکان دەکەن 3 جار زیاتر هاوڕێیەتیەکانیان تێک دەدەن لەگەڵ ئەوانەی بۆ چوونیان یەک ناگرێتەوە. زیاتر لە 80% دەنگدەران دان بەوەدا دەنێن کە هاوڕێی نزیکیان کە دەنگ بە لایەنی بەرامبەر بدات نێیانە. بە پێی راپۆرتی ئەم پەیمانگایە تەنانەت سایتەکانی دۆزینەوەی هاوسەر و هاوڕێیەتیش سیاسی بوونەتەوە. زیاتر لە 84% بەکارهێنەرانی تۆمارکراو گوتویانەکە نایانەوێت لەگەڵ کەسێک بن کە لە ڕووی سیاسیەوە هاوڕانیان. کێڤین مەکمۆڵین چەند ساڵێک پێشستا پەیجی فەیسبووکەکەی داخست و گوتی بێزار بووە لەو هەموو دوژمنکاریە. سەرەڕای ئەوەش هیوای وایە بە تێپەڕبوونی کات پەیوەندی لەگەڵ خێزانەکەیدا گەرمتر بێ، چونکە ئەو دەڵێت گرنگ نییە کێ وڵات بەڕێوە دەبات، خێزانەکەی هەرگیز ناگۆڕێن.